سڵاوی خوای گەورەتان لێبێ هاوڕێیان. ئایا تا ئێستا لە خەوتدا بینیوتە مو لە دەمت بێتە دەرەوە و لە کاتی بینینی ئەو خەوەدا هەستت چۆن بوو؟ ئایا هەستت دەکرد کە ناڕەحەتیت و خەریکە دەخنکەیت؟ یاخود ئایا تا ئێستا لە خەوتدا بینیوتە مو لە شوێنێکی نائاسایی جەستەی تۆ بێتە دەرەوە؟ ئایا ئەو خەوت پێخەوێکی سەیرە و بەسەرسامیەوە لەو خەوە دەڕوانیت کە زۆر کەس وا دەزانێت ئەمە تەنها خەوێکی بێزارکەرە؟ بەڵام لە ڕاستیدا من پێت دەڵێم ئەو خەوە یەکێکە لە پەیامە هەرە گرنگەکانی لایەنی دەرونیمان. بۆیە لەم ڤیدیۆیەدا پشت بەخوای گەورە هەوڵ دەدەین بە وردی باسی لێکدانەوەی ئەو خەوە بکەین و پێتان دەڵێن ئەو خەوە کەی نیشانەی موژدەیە و کەی نیشانەی ئاگادارکردنەوەیە. بەڵام بەر لەوەی کە دەست پێ بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە، سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی لە بینینی ڤیدیۆکانی دیکەشمان بێبەش نەبی، چونکە ڕۆژانە ئێمە ڤیدیۆی بەسوود بۆ تۆ دەنێرین. لایک و کۆمنتیش لەبیر مەکە با بگاتە زۆرترین کەس و تۆش لە پاداشتی گەیاندنی ئەو خێرەدا بەشدار بیت. بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدەین ئەو خەوە لە چوار خاڵدا شی بکەینەوە. یەکەم، ئەگەر کەسێک لە خەوی داوای زانێ مو لە دەمی دەردەچێت و لە کاتی بینینی ئەو خەوەشدا ئاسوودەیە و هیچ هەست بە ناڕەحەتی ناکات، ئەو خەوە هێمای سێشتە. یەکەم، ئەو خەوە هێمای تەمەندرێژیە. دووەم، ئەو خەوە هێمای ڕزگاربوونە لە سێحر و هەروەها لە چاوزار کە پێشتر لە ناخۆشی و ناڕەحەتیدا بوویت و چاوزارت لەسەر بووە. پشت بەخوای گەورە ئەو خەوە هێمای ڕزگاربوونە لە سێحر و لە چاوزار. سێم، ئەو خەوە هێمای کۆتایی هاتنی نەخۆشی و هەروەها ناخۆشیەکانە بە ئیزنی خوای گەورە. جا ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی مو لە دەمی دێتە دەرەوە یاخود لە قورگی دێتە دەرەوە، بەڵام هەر ڕای دەکێشێ و تەواو نابێ و درێژ دەبێتەوە، ئەو خەمە ئاماژەیە بۆ ئەوە کە تۆ لە ناو کێشەیەکی گەورەدا گیرت خواردووە، جارێ دەرگای ئاسوودەی و ڕەحمەتی خوای گەورەت لێ نەبۆتەوە، نائومێد مەبە، دەرگای ڕەحمەتی خوای گەورە زۆر نزیکە. یاخود هێمای ئەوەیە کە تۆ لە بەرامبەری تۆدا چەند قسەیە کراوە و تۆ پێی ناڕەحەتیت، هێشتا کاریگەری ناخۆشی ئەو قسانە لەسەر دەرونی تۆدا ماوە و تەواو نەبووە. پشت بە خوای گەورە ببەستە، خوای گەورە دەرگایەک بگرێ هەزاری دەکاتەوە و دەرگای ئاسوودەی و ڕەحمەتی خوای گەورەش زۆر لێمانەوە نزیکە. بەڵام ئارامگەر بەودان بە خۆت دابگرە لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا، ئومێدیشت بەخوای گەورە هەبێ، دڵنیا بەخوای گەورە دەرگای ڕەحمەتی خۆیت بۆ دەکاتەوە. دووەم، ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی مو لە چاوی دێتە دەرەوە، ئەو خەوە ئاگادارکردنەوەیە لەوەی کە کەسانێک هەن بە حەسوودیەوە لە تۆ دەڕوانن یان کەسانێک هەن چاویان لە ژیانی تۆیە. ئەتۆش لەو کاتەدا پشت بەخوای پەروەردگار ببەستە و لە خۆت وریابە لە کەسانی حەسوود و خراپکار و هەروەها زیکرەکان بخوێنە، بە ئیزنی خوای گەورە لە حەسادەت و لە هەر خراپەیەکی دیکەش پارێزراو دەبیت. سێم، ئەگەر کەسێک وای زانی لە خەویدا مو لە گوێچکەی دێتە دەرەوە، ئەو خەوە هێمای ڕزگاربوونە لەو قسە و دەنگۆیانەی کە دەربارەی تۆ دەکرێن کە باست دەکرێت ڕەنگە زۆر زار پێی ناڕەحەت بی. ئەگەر ئەو خەوەت بینی، موژدەت لێبێ هۆی ڕزگاربوونتە لەو قسە و دەنگۆ و خراپانەی کە دەربارەی تۆ دەکرێن پشتیوانی خوای پەروەردگار. چوارەم، ئەگەر کەسێک لە خەوی داوای زانێ مو لە پێستی دەردەچێ و مو لە پێستی دێتە دەرەوە، ئەو خەوەش نیشانەی تێپەڕاندنی قۆناغێکی سەخت و ناخۆشە لە ژیانتدا و نیشانەی دەستپێکی ئارامی و ئاسوودەییە بە ئیزنی خوای پەروەردگار لە ژیانی تۆدا. لە ڕووی دەرونیەوە ئەو خەوە مانای چییە؟ لە ڕووی زانستی دەروونزانی و زانایان باسییان کردووە ئەو خەوە نیشانەی پەستانێکی زۆرە لە دەروونتدا. واتە ئەگەر کەسێک وای زانی مو لە دەمی یان لە قورگی دەردەچێت، ئەو خەوە نیشانەی پەستانێکی زۆرە لە دەرونی تۆدا. کاتێک کە ناتوانی گزارش لەو شتانە بکەی کە لە ناخدایە باسییان بکە یاخود دەریان ببڕی، مێشکت بەو شێوەیە ئەو خەوەت نیشان دەدا. واتە کاتی ئەوە هاتووە کە خۆت لەو بارە قورسە ڕزگارکەی کە لە ڕووی دەرونیەوە تێیکەوتیت، بە ئیزنی خوای پەروەردگار ڕزگار دەبێت. بەڵام پشت بەخوای پەروەردگار ببەستە و نائومێد مەبە و ڕوو لەخوا بە و هەمیشە زیکرەکان بخوێنە و ئومێدت بەخوای گەورە هەبێ، دڵنیا بەخوای پەروەردگار دەروی خێرت لێ دەکاتەوە و دەروی خێری خوای گەورەش زۆر نزیکە. لە کۆتاییدا دەڵێم ئەوە بزانە کە خەوەکان هەموو کات ڕاز نین، بەڵکو زۆر جار خەو بینین هۆی ڕەنگدانەوەی باری دەرونی ئینسانە، مێشکی ئینسانە، بیرکردنەوەی ئینسانە کە ئینسان ئەو جۆرە خەوانە دەبینێت. بۆیە بە هەر جۆرێک خەوت بینی هەرگیز ناومێد مەبە و هەرگیز مەترسە و قەلەق مەبە، یان خۆشیە کە خوای گەورە تووشی خۆشی دەکات و دڵخۆشت دەکات یان لە شتێکی خراپ ئاگادار دەکاتەوە بۆ ئەوی کەوازی لێبێنی، ئەوەش هەر ڕەحمەت و بەرەکەت و چاکەی خوای گەورەیە بۆ ئێمە، کەواتە لە هیچ کاتێکدا ناومێد مەبە و قەلەق مەبە و هەروەها مەترسە. دەی تۆش بە هەر شێوازێک خەوت بینیوە بۆم لە کۆمنت بنووسە، بە پشتیوانی خوای گەورە کۆمنتەکان دەخوێنینەوە، وەڵامی کۆمنتەکان دەدەینەوە. هەر پێشنیارێکیشت هەیە بۆم لە کۆمنت بنووسە.
ئەگەر ئەو ڤیددیۆشت بەدڵ بوو سەبسکرایبی یوتیوبەکەمان بیر مەکە بۆ ئەوەی لە بینینی ڤیددیۆکانی دیکەشمان بێبەش نەبێت و هەروەها هەر پێشنیارێکیشت هەبوو بۆ ڤیددیۆی داهاتوومان بۆم لە کۆمنت بنووسە هەر پێشنیارێکی تریشت هەبوو هەر خەوێکت بینی بوو بۆم لە کۆمنت بنووسە بە ئیزنی خوای گەورە وەڵامە دەدەینەوە خوای گەورە سەرکەوتو عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکە و خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی هەمیشە ئاسوودە و بەختەوەری دنیا و قیامەتمان بکات تا ڤیددیۆیەکی دیکە هەموو لایەک بە خوای گەورە دەسپێرین و خوای گەورە یار و یاوەری هەموو لایەک بێت والسلام عليكم ورحمة الله وبركاته.